تیکتۆک ئەو ئەپە مەترسیدارەی زۆر تاکی کۆمەڵگا بێ جیاوازی تەمەن و ڕەگەز پێیەوە گیرۆدە بووە کە من ئەوانەی کاتێک پێیان دەخزێتە نێو ئەم تۆڕە بە سەلامە لێی دەربچن بەتایبەت گەنجان و لاوان بەتایبەتریش کاتێک ئاشنای کەسانی دەروون نەخۆش و جنێفرۆش دەبن کە بە ناوی کۆمیدیا و قسەخۆشیەوە لە لایڤ و ڤیدۆکانیاندا ئەوەی خراپێت بەدەمیاندا دێت. جێبەجێنەکردنی یاساکانی ئەو بوارە وەکو پێویستوە کەمی سزاکان بۆ ئەو کەسانە چۆتە قۆناغێکی مەترسیدارەوە کە لە حاڵەتی دیاردەبوونە ینی ڕۆژ بە ڕۆژ زیاکە بەداخەوە بەبێ ئەوەی کەس بە لێکەوتەکانی ئەم بابەتە بکەین کە گوێنادا بە ئادابەکانی خێزان پەروەردە بە مناڵ بە بنەما سایکۆلۆجی و ئەسترۆپۆلۆجیەکان لە زۆر ڕووەوە کارەساتی زۆر گەورەی خوڵقانەوە کە زۆر جار خێزان دایک و باوک ئاگادار نین بەبێ ئاگانە چوونەتە ناو ئەمە ترسیەوەتە پڕشکی ئاگرەکە بەرهەموان کەوتووە. چاکسازی نێوجەوانان و پێشتر چەند پەرلەمانتارێکی کۆمەڵی دادگەری لە خولی پێنجەم هەوڵی ئەویاندا ئەم ئەپە لە کوردستان قەدەغە بکرێت بەڵام گوێی بۆ نەگیرا. لە چەند ڕۆژی ڕابردووشدا سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق داوای کرد ئەو کەسانەی لە تۆڕە کۆمەڵاتیەکان دوور لە هەموو بەها و ڕەوشت و ئاینێک تۆماری ڤیدۆیی پڕ لە جنێ و بێڕێزی و قسەی نەشیاو بڵاو دەکەنەوە سنووریان بۆ دابدرێت. ئێمە لە خولی پێنجەمی پەرلەمان هەوڵی زۆرماندا بۆ داخستنی ئەو بەرنامە مەترسیدارە بەداخەوە ئێمە حکوومەت بە شێوەیەکی زۆر نەرێنی وەڵامی پەرلەمان و لیژنەی مافی مرۆڤایەوە ئێمەرەوە کاتەسمان بە مەترسیەکانی کرد کە چۆن تەسیری کردوتە سەر خێزان تەسیری کردو سەر تاکەکانی خێزان تەسیری کردوتە سەر گەنجان تەسیری کردو سەر مێر منداڵەکان کە ئێمە بە ئەلەنی بینیومانە بەپێی ئەو کەیسانی کە ئێمە ئەیان بینین ڕۆژانە پێویستیان بە دکتۆری دەرونیە پێویستیان بە توێژەری کۆمەڵایەتیە. بەپێی ڕاگەیاندراوێک ئاسایشی سلێمانی لەژێر ناوی بەرەنگاربوونەوەی بڵاوکراوە نەشیاوەکان هەڵمەتێکی دەست پێ کردووە و 8 کەسی دەستگیر کردووە کە لە دەرکەوتنیاندا لە تۆڕی کۆمەڵاتی تیکتۆک قسەی نەشیا و دوور لە ئادابی کۆمەڵگا بڵاو دەکەنەوە. بەپێی ئاماری داواکاری گشتی سلێمانیش لە ساڵی ڕابردوو لە کۆی 184 سکاڵای سەرۆکاتیەکە کە ئاراستەی دادگا جیاوازەکانی کردووە بەشێکیان ئەو سکاڵایە بوون کە لەسەر ئەو کەسانە بووە ڤیدۆی نەشیاویان بڵاو کردوتەوە لە تۆڕە کۆمەڵاتیەکان بەتایبەت تیکتۆک. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.